بەپێی راپۆرتەکان هەرێمی کوردستانی عێراقدا تەنها لە چەند مانگی ڕابردوودا زیاتر لە 30,000 کەس کۆچیان کردووە. وەک فێدراسیۆنی نەونەتەوەی پەنابەرانی عێراقی دەڵێت لەو ژمارە خەڵکەی هەوڵی کۆچکردنیان داوە نزیکەی 2300 کەس لە کاتی پەڕینەوە لە دەریادا بۆ گەیشتن بە ئەوروپا گیانیان لەدەستداوە. زۆرێک لە کۆچبەرانی کورد بە تایبەتیش ئەوانەی هەرێمی کوردستانی عێراق دەڵێن هۆکاری سەرەکی کۆچکردنیان کێشە و گرفتە ئاسایشی و سیاسی و ئابوووریەکانن. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵیش ئاماژە بەوە دەکەن هێشتاش گەنجانێکی زۆر هەن چاوەڕوانی دەرفەت دەکەن تا زێدی خۆیان جێپێڵن. کورد کۆنێکشن میوانداری ڕۆژ عەلی زاڵە نووسەر و لێکۆڵەر دەکا بۆ بڕێک تیشک خستنە سەر دیاردەی کۆچکردن لە هەرێمی کوردستانەوە. کاگڕۆژ زۆر سپاست دەکەم. کۆمەڵی فاکتەر هەیە بۆ مەسلەی کۆچکردنی گەنجان بە تایبەتی وەکو باز دەکرێت فاکتەری سیاسیە، ئاسایشیە، هەروەها ئابوووریە. بێ لەمانە هیچ فاکتەرێکی تر هەیە بۆ برەودان بەم جۆرە دیاردەیە لە ئێستادا؟ بێگومان ئەوەی کە تۆ باسێکی فاکتەرە سیاسی و کۆمەڵایەتی و ئاسایشیەکان ئەمانە هەموو بۆ خۆیان ئەگە تۆ بینی لە وڵاتێکی وەکو عێراق لەسەر چەندین ساڵە ڕۆبەڕووی شەڕ و ئاژە و ئەوانە بووتەوە. بەڵام لە هەموو گرنگتر ئەو شەڕەی دواتر ئەوەی کە ئەوەی تێروستانی داعش بەسەر وڵاتەکەی چەسپاندوێن ئێستا بەهۆی ئەو شەپۆلەی کە دروست بووە بۆ پەنابەران، ئەو شەپۆلە پەنابەری کە دروست بووە هانی گەنجانی ئێمەش دەدا بەشێک بن لەو شەپۆلە پەنابەری و خۆیان بگەینە ئەو شوێنێک کە پێیان وایە کە شوێنێکی باشتر دەبێت لێرە. یعنی شتەکە تەنها ئەوە نییە کە بڵین هەرێمی کوردستانیان عێراق بەتەنیا بەشێکە شەپۆلێکە کە زۆر وڵاتی گرتوتەوە هەرێمی کوردستانی ژێکێکە لە وڵاتان. بەڵام بە بێگومان دەبێت هۆکار هەبێت کە گەنجی کورد لە هەرێمی کوردستاندا دەکەوێتە بەر ئەو شەپۆلی هاندانەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەن. حتمما ڕاست دەڵێ بۆکوتم ینی هۆکارەکان یەک و دوانوسیانین لە هەرێمی کوردستان تۆ کێشەی بێکاری تێ، کێشەی کەمکاری تێ، کێشەی گەندەڵی حکوومەت تێ، کێشەی هەندێک لایەن باس لەوە دەکەنە تاکۆ کە ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان هیوایەکی بۆ گەنجان ڕخساندە بوو یان هیوایەکی بە گەنجان دەدا لە چەند ساڵی ڕابردووە کە دەیگۆڕین و ئەمە دەکەینەوە دەکەین. بەڵام گەنجان ئەوەشیان بینی ئەوەش هیچ بەرهەمێکی نەبوو. دەرەنجامی تر بێ ئومێدیەک دروست بووە لەلایەن گەنجانەوە دەیانکا بە بەشێک لەو فاکتەرە. بەڵام ئەوەی کە من دەیڵێم ینی ئەمە یەکێکە لە فاکتەرەکە یەکێک لە فاکتەرەکە. ئاماژە بە مەسلەی بێکاری کرد. بێکاری بۆ مانایە کە دەرفەتێکی یەکسان بۆ کارکردن لە هەرێمی کوردستاندا نییە، یاخو بێکاری لە ئاکامی گرفتی ئابووری و گرفتی دارایی کە لە هەرێمەکەدا هەیە. ئێمە لە هەرێمی کوردستان ژێرخانی ئابووریمان داڕوخاوە. تۆ دیسان وەکوتم وڵاتێک تێکە چەندین ساڵە ڕوبەڕووی چەندین شەڕە جۆرا و جۆر بووتەوە. یعنی ئابووری تۆ توانای دابینکردنی کاری نییە بۆ ئەو ژمارە کارکەرەی کە هەتە لە هەرێمی کوردستانی تر کارکەری سکیل بێ یان سکیل بێەوەی کە مەسەڵەن ینی سیستمەکە توانای قبولکردنی ئەمەی نییە. ئەمە تەنها ئەوە نییە کە بڵێ مەسەڵەن کەم تەرخەمی لەلایەنێکی تایبەت هەیە. ڕاستە حکوومەت دەیتوانیشتی زیاتر بکە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە 20 ساڵی ڕابردووە، بەڵام سیستمەکە توانای تەقبولکردنی ئەمەی نییە. بۆ توانای نییە. وەکوتم ژێرخانی ئابووری دڕوخاوەتەوە بەس ئەوە لایەنێکە. بەڵام تۆ ڕوبەڕۆی شەڕ بوویتەوە، تۆ کێشەی گومرگت هەیە، تۆ کێشەی کشتتوکاڵەت هەیە، کشتتوکاڵە دڕوخاوە، پیشەسازی دڕوخاوە، ئەمانەت هیچی نییە بۆ ئەوەی کە تۆ بتوانێت ئەو یان ئێستا کە زۆر کەس باس لەواکەن کە کۆمپانیە نەوتەکان و شەریکە نەوتەکان باڵین کێڵگە نەوتەکان، بەڵام ئەمانە هەمووی زیاتر کۆمپیوتەرایزن، ئەوانەیە کە لە ڕێگەی کۆمپیوتەر و بەڕێوە دەبرێنەوە. کاکە ڕۆژ لەسەر مەسەلەی ڕێژەی بێکاری هەندێک ئامار کە لە بەردەستدان ینی ئاماژە بەوە دەکەن لە چەند ساڵی ڕابردوودا لەوانەیە ڕێژەی بێکاری زیاتر بوو بێ وەک لەم 1-2 ساڵی ڕابردوودا. بەس پرسیارەکە لەوەدا بۆ لەو کاتەدا ئەم کۆچکردنی گەنجان نەبوو ئەگەر مەسەلە هەر تەنها بێکاریەکە بێت و نەبوونی دەرفەتی یەکسان بێت و داڕخوانی ئابووریەکە بێ بۆ لە ئێستادا کە ڕێژەی بێکاریەکە کەمترە گەنجەکان دەڕۆن. جا پرسیارەکە زۆر لە جێگە خۆیەتی هەنی شار لە بەرەوەی لە سەرەتاکۆتم مەسەلەی بێکاری یان هەر یەکێک لەو فاکتەرانە یەکێکن لە هۆکارەکان. هۆکاری سەرەکی دروستبوونی ئەو فەوزە ئەمنیە و ئەو شەڕەیە کە دروست بوو واکە کە ئەوروپا ناچار بێک ئەو خەڵکە وەربگرێت. هەر بە ئاماژەکردن بۆ داتایی کە تۆ باسێکی لە ساڵی 2005 بوون ڕێژەی بێکاری تەنها بێکاری لە عێراق 128 بوو. لە ساڵی 2014 تەبان ئەم ئامارانە هەڵسەنگاندن، بەڵام لە ساڵی 2014 بەڵێ
ئەم ئامارەن دابەزی و بۆ 16 یعنی تۆ ئێستا لە عێراق ژمارەی بێکاری عێراق و وڵاتێکی وەکو ئەرمینیا یەکسانن یان سربیا و تەنانەت یۆنان ماوەیەک زۆر لە سەروی عێراق بوو ینی کەوابێت بەڵێ بێکاری گەنج تووڕە دەکات گەنجوالی دەکات پاڵی پیاوانە کە بچێت بەرەو ئەوروپا بەڵام هۆکاری سەرەکی ئەوە نییە بە بۆچوونی من و بە بۆچوونی کۆمەڵەکەوەی کە دەیبینم ئەوەیە کە زیاتر مەسلەی کرانەوەی دەرگای ئەوروپایە هەرچەند ئەوروپایش کاری زۆر لەسەرەکەوکە خۆت ئاگداری دوێنێپێرە سویت بڕایدا کە یاسای سنوور دیسان دووبارە بچەسپێنێتەوەی کێچە مەسەن تاکو ڕێژی زۆری هێناوە ئاراوە کاگە ڕۆژ دەشبەتەوەی ڕێکی تریانی ئمە زۆر جار لە میدیاکانەوە مەسلەی وابەستەی بە نیشتیمانەوە جۆمان لێ دەبێت و گلەی ڕاستی گەنجەکان دەکرێت کە ئەم گەنجانە وابەستەیان نەماوە بە نیشتیمانەوە چەند لەگەڵ ئەو جۆرە ڕوانی نەدای خۆ وەکو گەنجێک من وەکو گەنجێک بەت ئەکیید وەکو گەنجێک پێم وایە ناحەقیکی زۆرە ئەگەرێمە لۆمەی لایەنێکی دیاری کراوکە لۆمە ئێوە بکەین وڵات گەنج متمانەی بە وڵات نەماوەیان وەلای بۆ دڵسۆزی بۆ نیشتیمان نییە بۆیە بەجێتەوە ئەو هەموو گەنجێکە لە سنگەرەکانی پێشمەرگە ناوانچی خۆوانش گەنجەوانش ڕوحی خۆیان خسۆتە پێشی باڵێن ژیانی خۆیان خسۆتە سەر مەترسی بۆی کە پارێزگاری لەم نیشتیمانە بکەن لەبەرەوە دیسان وابەستەکردنی کێشەکە کە شەپۆلێکی گەورەی زۆر لەوەی زیاتری هەرێمی کوردستانە ببستەوە بۆەوەی کە ئێمە مشکلەکەمان ئەوەیە دین لە هەرێمی کوردستان زانی وەکو ئەوەیە کە مەسەلێکی ئینگلیزی هەیە ئەمە ناڕوانێ دارستانەکە دەڕوانێت تەنها دارێک لە دارێکەوە دەمانێت دارستانەکە تێبگەین ئەمە ناکرێت بەو شێ هەرێمی کوردستان تۆ بەشێکی لەو شەپۆلە ئەوروپا و نازانم زۆر دەستگای نێودەوڵەتی کار لەسەر تێگەشتن لە هۆکارەکانی کێشەیەەکەن یعنی تۆ ناکری بیت هەموو لەمانە کۆکەیتەوە وڵات گەنج دڵسۆزی بۆ نیشتیمان نییە چارەسەر چییە لێرە؟ چ شتێکە بێ بە چارەسەر؟ ئەوروپا سیاسەتەکانی خۆشی و تەنانەت یاساکانی خۆشی لە بواری کۆچبەریدا گۆڕیوە. ئەوروپا یاساکانی گۆڕیوە شەنگەن ئێسای ئەوەی کە وەکووت ماس کێشەی سنووری شنگن خەرەکە کێشەی تێدەکەوێت ئەوروپا پارە دەداتە هەندێک وڵاتانی ئەفریقی و تەنانەت باس لەوە دەکرێت بە تورکیاش پارە بدرێت بۆی کە کۆنتترۆلی خۆی زیاتر تون بکات. چارەسەر بە بۆچوونی من چارەسەر لە یەک لا ناکرێت هەرێمی کوردستان دەتوانێت شتێکی زۆر کەم بکات یان عێراق دەتوانێت شتێکی زۆر کەم بکات چونکە ئەمە کێشێکی زۆر درێژخانتر کێشەی وەکوتم کێشێکی سیستماتیکیە ئەوروپا دەتوانێت کار بکات لەو ڕۆوە هەرچەندە کارەکان ڕەنگە کێشەی لە ڕووی مۆراڵی ڕوبەڕووی پرس و ئەوە بێتەوە کە تۆ ڕێگە لە کۆمەڵی خەڵکەگریکە لەبەر مردن ڕادەکەن بەڵام ئەوەی کە من مەسەلەن ئەم شتە پێویستی بە لە کۆڵنەوەی زۆر هەیە بۆ لە هەر لایەک بە تایبەت هەرێمی کوردستان پێویستە لە بنجونەوانی کێشەکان تێبگەین ئێمە تێبگەین بزانین چی بکەین ئێمە گەنج وزەیەکی زۆری هەیە دەبێت ئاراستە بکرێت بەلایەکە ئاراستە نەکرێت بە شێوێک لە شێوەکان خۆی دەردەپەڕێنێت ترەگەر بەر و ئەوروپا بێت یان بە شێوێک لە شێوەکان ئەو وزەیە دەبێت ئاراستە بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ کۆچی گەنجان نەگەر لە هەرێم لە ڕۆژهەڵاتەوە جۆرێک نییە لە ڕەتکردنەوەی پێوانە ڕۆژهەڵایەتیەکان بۆ ژیان ئەوە فاکتەرە کولتوریەکەیتی بەتاکید پێشتر من بە کورتی ئاماژەیەکم پێکردێک لە فاکتەرەکان فاکتەرە کولتوریەکەی کاک ڕۆژ زۆر سپاسە دەکەم ڕێزداری سپاس دەکەم